شەیدای تەمەن 21 ساڵ دوا قۆناغی خوێندنیەتی لە بەشی فیزیای زانکۆی سلێمانی کارگێکی بەرهەمهێنانی سابوونی لە ناحیی سیروان کردووەتەوە. بیرۆکەی پرۆژەکەی لە کۆی 3000 کەس قبول کراوە و لەلایەن ڕێکخراوی UNDP جیهانیەوە پاڵپشتی کراوە. سەرتا ماڵ خۆمانم دروست کرد، هەوڵمدا لە ماڵەوە دروستیکەم، دواتر کە زەیم لە ماڵەوە زۆر سوودی هەیە بۆ خۆمان. دووسێ پیجم دانا لە ئینستاگرام و سناپچات و فەیسبوک بە ئۆنلاین سابوونەکانم ئەفرۆشت کە زانیم خەڵک پێشوازێکی باشی لێکە و زۆر حەزی لێتی و کەیان کرد دووبارەیان نەکردەوە. حەزم کرد گەورەی کەم و لە ماڵەوە بێنمە دەرەوە. دە گەنج ئەبووم بە براوە بیرۆکەکانیان ئەکرد بە پرۆژە 3000 کەس فۆرمەکەی تەقدیم کردبوو، تەنها 10 کەس بوون بە براوە. پرۆژەکەی منیش یەکێک بوو لەو پرۆژانە ئەم کارگەیم پێ دروست کرد. هەرچەندە شەیدا کارگەکەی لە قۆناغی سەرەتاییدایە، بەڵام 6 جۆر سابوونی تەواو سروشتی لە کارگەکەی دروست دەکات. بەرەمی کارگەکەی شەیدا بێمەوادی کیمیاویە و دەیەوێت لە داهاتوودا ئەگەر هاوکاری بکرێت لەلایەن حکوومەتەوە زیاتر پرۆژەکەی فراوان بکات. ئەمە کۆمەڵە زەیتێک و کۆمەڵەگایەکی سروشتی کە هەمویان لەناو کوردستانە بەردەستن بەوانە سابوونەکانمان دروست دەکەین. چەند جۆرێکی جیاوازی سابوونمان دروست کردووە. بێگومان ئەگەر هاوکاری بکرێن و پرۆژەکەمان گەورەتر بکرێت، پێویستمان بەوە ئەبێت کە چەند کەسێکیش لە لای خۆمان دانین بۆ ئیشکردن، چەند کەسێک ئەتوانین هەلی کار بۆ چەند کەسێ دابین. شەیدا نمونەی سەدان و هەزاران خوێندکارە کە دەتوانن دایانان بکەن و پەرە بە تواناکانیان بدەن ئەگەر بربەستیان بۆ دروست نەکرێت و هاوکاری و پاڵپشتی بکرێن. خەونی گەورەی ئەو خوێندکارە ئەوەیە کارگەکەی فراوان بکات و بتوانێت ژمارەیە گەلی کار بۆ گەنجانی بێکاری شارۆچکەکەی بڕەخسێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی سیروان.